هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ڕێژەی پاشەکەوتی موچە چۆن دەبینی؟ هێویدارین ئەو پاشکەوتە هەر نەمینیت دا پتر متمانە ناوبەرە مامۆستای و زانستێ هەبی، یعنی دا پتر زانست پێشکەویت و جموجولێک ناو باژێر پەیدا ببیت و ئینشاءالله هیویدارین مامۆستا هەمە و ئەو پاشکەوتە هەر نەمینیت ئێکجاری. هیویدارین کو اف سیستمای بردوام بید و دا خوازاما اوش حکمتاما کو اف سیستم ئێکجاری نەمینید دا ژیانا خەلکێ ما ئاسایی ببیتە و چونکو ساڵێن قەیرانên dijwar ئەم وەکو ملەتێ کوردستانê تێدا بورین. ئەگەر ئەوە وەکو سەرەتایەک بێت شتێکی زۆر باشە بۆ ئەوی هەنگاوی دیکەی باشتری لە دوو بەهاوێشترێ. طبعاً ئەو تەنگژە داراییەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان پێدا تێپەڕی شتێکی سەخت و دژوار و ناخۆش بوو، بەڵام ئیتر ناشکرێ ینی بە بینی شەو و ڕۆژێک هەموو شتەکان وەکو خۆی لێ بێتەوە، ئیتر هەنگاو دەبێت. هیواداریشم ئەو هەنگاوی حکوومەت هەنگاوی باشتری بتواوە بێت.